الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لا القيتشي نوي لرامان لقرآن بيم وخزمتان ومن بس رزامن دي رب العالمين وهي وادان مئوي آج السودي ليور بقرن برزان بيكو دسينو وخزمت سورة العصر. بله خواهي قولوا قسم دخوا بعصر كوا إنسان كان همو إلا خسار من دينه إلا أو يتشارس فالتدابي إيمان عملي صالح توصية بحق توصية بالصبر. لا جامع المسائل ابن تيمية رحمة إخوائي لي بيدله لابد تواصي بحق بكي وتواصي بصبر. طبعا إيمان وعمل صالح إنسان خوي في تكميل لك وصية كردن أمجار كردن بحق وصية كردن بالصبر تكميل غير خوي دكا كهردو شي هر بيوستا يتد فرمي بتايبتي أو دوا تواصي بحق وتواصي بصبر هردو شي بيوستا بكري لبرأوي تمشى ذاك أهل فساد وباطل كاتێکەوە وەسیەتی یەکتری دەکەن لەبەرەوە لەسەر حەق نین بەڵام وەسیەتی یەکتر دەگرن سەبر بگرن لەسەر باتیلەکەیان وەکو لە سوورەتی ساد خۆی گەوردە فەرمی بە یەکتریان دەگوت ئەوان ئەنیمشوا واصبروا على آلهتكم إن هذا لشيء يراد. اصبروا امشوا بە یەکتریان دەگوت ئەنیمشوا واصبروا على آلهتكم بڕۆن بەردەوام لەسەر ڕێبازەی باتڵی خۆتان سەبر بگرن لەسەر ئالیهە مزەیفەکانی خۆتان. ئیتر ئەهلی باتل تەوسیە ناکەن بەوەی کە لەسەر حەق بن چونکە دەزانن باتیلن بەڵام تەوسیە یەکتری دەکەن کەوا سەبر لەسەر باتیلەکەی خۆتان بگرن. بەڵام ئەهلی حەق پێویستە وەسیەت بە حەق بکەن وەسیەت بە سەبریش بکەن. ئەگەر بەس وەسیەت بە حەق بکەن سەبری تێدا نەبی بەڕاستی خۆڕاگری لەسەر حەق بەبێ پابەندبوون و بەبێ وجودی صیفەتی سەبر زحمة أو كسا خوراقر بي ببلغي خوي قول سبحانه وتعالى سورة العنكبوت باز لكسانك دكا كوادلين آمنا بالله إيمان ما بخواي قول هنا بلام لبر صبر يعني فإذا أوذي في الله جعل فتنة الناس كعذاب الله سبحان الله لسر حقا بلام صبرينيا سبحان الله كاتك والبيناوي الله تعالى أزيد ددري أشكن زددري ئەو کەسە وا تێدەگا ئەو هەندە حساب لە بۆ ئەزیەتدانی خەڵکی دەکا ئەو هەندە حساب لە بۆ ئەو هەڵوێستەی خەڵکی دەکا وەکوی کە خوا عەزابی بدە. طبعاً باش نییە عەزابی بەندەکان لەسەر لاشەیە ئەگەر ئەو ڕوحە مەربوط بی بەخوای گەورە ئەو دڵە مەربوط بی بەخوای گەورە هیچ ئیشکالێک نییە بەهەشت لە ناو دڵ و دەروون دروست دەبی پێشەوەی بچێ بەهەشتی ناو قیامەت. بەڵام ئەو لەبەرەوەی سەبری نییە وا تێدەگا ئەو ئەزیەتدانی خەڵکی هەندە لێیان دەترسێ وەکو ئەوی دێت پێشا وەکو عەزابی خوای گەورەواتە وای لێ دێ مووقفی دەگۆڕێ ئەسڵەن ثەباتی لەسەر حەقیش نامینێ. و لە سوورەتی ئەلحەجیش خوای گەورە باس لە کەسانێک دەکاتن کەوا یەعبودو الله عەلا حەرف لەسەر لێوار خوا دەپەرستی سەبری نییە لەسەر ئەو فتنانە و ئەو مەسائبانەی کە تووشی دێ هەر کاتێکەوە شتێکی تووش هات ناخۆش بوو لەبەرەوەی سەبری نییە ئینقەلب عەلا وەجهی هەڵدەگەڕێتەوە خوا پەناماندا. کەواتە بەڕاستی هەردووچی زۆر زۆر پێویستە تەواسی بە حەق تەواسی بە سەبر بەبێ سەبر ناتوانی خۆڕاگر بی لەسەر ئەو حەقا. ئیتر وەکو ئیبن القەیمیش ڕەحمەتی خوای لێ بی کاتێکەوە باز لەو سوورەتە دەکاتن دەفەرمی خوای گەورە کە قەسەم دەخوا سوێن دەخوا بە ئەلعەسر کە عەسریش بریتیە لەو زەمانەی کەوا کار و کردەوەکانی لێ ئەنجام دەدرێ ئەوجا ئەو کار و کردەوانی کە بەرەو خەسارەتمەندی دەبا خوا نەخواستیان ئەو کار و کردەوانی بەرەو ریبح و قازان دنیا و قیامەتت دەبا. ئیتر دەفەرمی هیچ کەسێک نەجاتی نابی لە خەسارەتمەندی مەگەر قووەتی و هێزی علمی پتەوبی و هەروە قووەت و هێزی عەمەلیشی پتەوبی. ئیتر دەڵێتن مەراتبەکان چار مەرتەبەنە بە هەر بەدەستهێنانی ئەو چار مەرتەبەی ئەو ئینسانە نەجات دەبی لە خەسارەتمەندی نوقسانیش لە هەر یەکە گەبیتن نوقسانی بابرين طبعا خسارة مندي بدز ديني ونقصاني لك قازانز دكا يكميان معرفة الحق ناسيني حق باشان أو إيمانك عمل كردن بو حقي أو عملوا الصالحات سيميان تعليمه من لا يحسنه فيركدني كسيك وحق ناناسي وتواصل بالحق سارميان صبر قرتن لسر فيركردني صبر قرتن لسر كار كردن بو حقي كوابيتا صبر قرتن لسر رقاكا
بەگشتی ئیتر ئەو چار مەرتەبەیە هەر کەسێک بەدەست بینیتن ئەوە بەڕاستی لە خەسارتمەندی نەجات دەبی لە درێژەی قسەکانی زیاتریش ڕوونکردنەوەدا. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين.